أهلا بكم مشاهدينا الكرام والسلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاو و ڕێزبینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت لەم دیدارە تایبەتەدا کە تیایدا میوانداری بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەریمی کوردستان کراوە هەروەها ژمارەیەک لە کەناڵە عێراقی و عەرەبیەکان نوێنەرانیان کە ژمارەیەک لە ڕۆژنامە نووسانی دەستەبژێر ئامادە بوون. شكرا للسيد مسرور بارزاني على سپاس بۆ ئێوە بەڕێز سەرۆکوەزیران بۆ کاتی پێدبەخشین بە پرسیارێک دەست پێ دەکەین. كنتم بيضة القبان هەمیشەیەوە بوونەتە پارسەنجی پێگەێنانی حکوومەتەکانی عێراق لەسەر بنەمای ڕێکەوتن کەواژووتان کردووە لەگەڵاو حکوومەتانە بەڵام تێبینی دەکرێت ئێوە پابند نەبوون بە هیچ کام لەو ڕێکەوتنانەی واژووتان کردووە لەگەڵ ئەو حکوومەتانە بە تایبەتی لەبارەی ئەو داهاتەی لە فرۆشی نەوتەوە دەستان کەوتووە نەتان گواستوەتەوە بۆ بەغدا و سەرڕای ئەوە شایستەی دارایی موچەخۆرانتان لە بەغدا وەرگرتووە وەک دەوترێ بە سەرفەرمانبەراندا دابەشتان نەکردووە. جارێ بەخێر بن خوشحاڵم بە ئامادەبوونی هەمووتان ئەهلەن وسەهلەن فیکم. سەبارەت بە پەیوەندی ئێمە لەگەڵ عێراق من حەزەکەم تۆزێ بە پوختی باسیەوە بکەم کە عێراق ئێستا حکوومەتێکی فیدرالیە و هەرێمی کوردستان کیانێکی فیدرالیە لە عێراقدا. ئێمە خاوەنی حقوق و واجباتیش. بەداخەوە لە ماوەی دوای پەسەندکردنی دەستور لە ساڵی 2005ەوە تا ئێستا خەڵکی هەرێمی کوردستان شعوری ئەویان نەکردووە کە حکوومەتی فیدرالی لە بەغدا ئیلتیزامی بە جێبەجێکردنی دەستور وەکو خۆی کردووە. لەبەرەوە زۆربەی ئەو کێشانەی کە ئێستا ئێمە دەیبینین ئەنجامی جێبەجێ نەکردنی دەستور بووە وەک خۆی. سەبارەت بە دەروازە سنووریەکان و داهاتەکانی دەروازەی سنووری پێویستە ئەمە بگوترێ کە لە دەسەڵاتی حکوومەتی فیدرالیدا دیاری کراوە کامە دەستهەڵات حەسرین و کامە دەستهەڵاتی هەرێمن کامەشیان بە شێوەیەکی مشتەرەک بەڕێوە دەبردرێن. لەبەرەوە مەسەلەی دەروازە سنووریەکان ئەمانە دەسەڵاتی حەسرینین ئیدارەدانی دەروازە سنووریەکان بە شێوەیەکی گشتی ئەبێ بە شەراکەت بێ لەگەڵ حکوومەتی فیدرالی و ئێمە قەت کێشەی ئەوەمان نەبووە کە بەم شێوەیە ئێمە ئیدارەی دەروازە سنووریەکان بکەین. هەروەها سەبارەت بە دەهاتەکانیش ئەو دەهاتانەی کە پێویستە بۆ حکوومەتی فیدرالی بگەڕێنەوە لە دەستوردا دیاری کراوە بە چ شێوەیەکە بێ ڕێک بخرێن و ئێمە هەمیشە ئامادەی ئەوەمان دەربڕیوە کە لەگەڵ حکوومەتی عێراق بتوانین بگەینە ئەو ڕێکەوتنە کە لەسەر بنەمای دەستوری ئێمە ئەم شتانە جێبەجێ بکەین. بەڵام بەداخەوە ئێمە هەستمان کردووە کە حکوومەتی عێراق شایستە دارایەکانی هەرێمی وەک خۆی نەناردووە و ئێمە ئەم گلەیەمە لە بەغدا هەبووە بەردەوام کە شایستە دارایەکانی هەرێم لەسەر بنەمای 70% کە پێشتر هەبووە دواتر کەم کراوەتەوە ئێمە وەرمان نەگرتوون حتا ئەو شایستە دارانەی کە پێویست بوو لە نەفەقاتی سیادی بۆ هەرێم بگەڕێندرێتەوە ئەمانەش نەگەڕێندراونەتەوە. بابەت ئەمە نییە کە ئێمە ئامادە نەبین داهاتەکان بۆ حکوومەتی عێراق بگەڕێنەوە ئەوانەی کە هی حکوومەتی فیدرالین. بابەتەکە ئەمەیە کە کۆی گشتی ئەم پرۆسەیە وەکو پێویست حکوومەتی عێراق ناتوتە پێشەوە بۆ داوینکردنی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان لەبەرەمە ئەم کێشانە تا ئێستا ماونەتەوە هیوادارین بتوانین بگەینە و ئەنجامایگینەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ئامادەی دەربڕیوە بە پێی دەستور ئەو واجباتانەیە کە لەسەر شانیەتی جێبەجێ بکە. بەڕێز سەرۆکوەزیران لەبارەی پشتی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراق هەمیشە کاریگەر بووە بە میزاجی سیاسی ناسەقامگیری حکوومەتەکانی بەغدا و لە بنەڕەتدا پشتی هەرێم لە بودجەی ئیتیحادی ١٧ بووە دواتر کەم کراوەتەوە و لە سەردەمی عەبادی گەیشتە ١١٢. دوای وردبینی کردەیانە و پیشەیانە ئێستا دەرکەوتووە ئەوەی ڕەوانەی هەولێر کراوە ١٠٥ بودجەی گشتی عێراقە و لەو میانەشدا دەنگۆیەوە بڵاو دەکرێتەوە گوایە ئەو سەرکەوتنەی هەرێمی کوردستان لە بواری بیناسازی و خۆشگوزەرانی بەدەستیەناوە بە پاری باشوور بووە. دەوترێ پاری نەوتی بەسرە دەدرێتە کوردستان. ئێوە وەڵامتان بۆ ئۆتۆمەتبارکردن و دەنگۆیانە چییە؟ پەیوەندی ئێمە لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق لەسەر بنەمای تەوازن و تەوافق و شەراکەت لە سەرەتای دامەزراندن و نووسینەوەی دەستور لەسەر ئەو بنەمای ئێمە ڕێککەوتی. ئەوەی نەمان بینیوە تەوازن و تەوافق و شەراکەت بووە. بابەتی
حسەی هەرێم لە سەرەتاوە لەسەرەوە ڕێککەوتین کە 70% لە داهاتی کۆی گشتی داهاتی عێراقی بەی کوردستانیشەوە بۆ هەرێمی کوردستان دابین بکرێ. دواتر هەروەک جەنەویشت باست کرد ئەم ڕێژەیە دابەزی بۆ 12.67% لەسەر ئەوەی تەنیا بە بڕیارێکی شخصی بەبێ ئەوەی هیچ بنەمایەکی یاسایی هەبێت. بەڵام لە هیچ کاتێکدا هەرێمی کوردستان ئەم ڕێژەیە لە شایستە دەرەکانی خۆی لە کۆی داهاتی عێراقی وەرنەگرتووە. بۆ نمونە زۆربەی داهاتەکانی عێراق لە داهاتی نەفتیەوە کە دێت حکوومەتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە 5 ملیۆن بەرمیل نەفتی هەناردەی دەرەوە دەکرد کە زۆربەی داهاتی حکوومەتی عێراق لە داهاتی نەفتی بوو. لەمە 5 ملیۆنی ئینتاژ دەکرد 4 ملیۆنی هەناردە دەکرد و ملیۆنێکیشی بۆ ئیستیلاکی محەلی بەکاردەهێنا کە پێویست بوو هەرێمی کوردستانیش بەشدار بێ لەوەی کە سوودمەند بێ لە ئەو نەفتەی بۆ ئیستیلاکی محەلی بەکاردێ. بەداخەوە ئەو ملیۆن بەرمیلەی کە لە حکوومەتی فدرالی نزیک لە ملیۆن بەرمیل بۆ ئیستیلاکی محەلی کە بەکاردەهات ئەمە تقریبان ڕێژەی 22% لە داهاتی عێراق بوو. ئەمە داخلی میزانیە یان بودجەی گشتی عێراق نەدەبوو. کەواتە ئەوەی دەمایەوە 78% داهاتی نەفتی وەکو داهاتی گشتی لە بودجەی عێراقی حساب دەکرا. لەمەش بە مروری زەمان ویان کرد کە نەفەقاتی سیادی ساڵ بۆ ساڵ زیاد بکەن تاکو گەیشتە 45%. کەواتە لە 78%ەکە ئەگەر ڕێژەکەی بۆ 100% بەرز بکەیتەوە 45% ئەمە بۆ نەفەقاتی سیادی بوو کە دەبووە هەرێمیش بگرێتەوە و 55% باقی کە دەمایەوە ئەمە تەوزیع دەکرا بەسەر هەرێمی کوردستان و باقی محافظاتی تریش. ئەگەر بێن ئەم ئەرقامانە لێک دەنەوە ئەگەر حتا ئەم 12.6% کە پێشتر ڕێژەی هەرێمیاندا بەزان بوو ئەو ئاستا ئەگەر ئەمەش لێک بدەینەوە ئەم 12.6% لە 55% لە 78% بووە کەواتە هیچ کاتێک 12.6%یش لە کۆی گشتی میزانیە 100% حکوومەتی عێراق بۆ هەرێم نهاتووە. ئەوەی بۆ هەرێم ماوەتەوە شتێکە کەمتر لە 5% کۆی گشتی میزانیە عێراقی کە بۆ هەرێم هاتووە. من پێم وایە ئەمە نەحەقیە کە بەرامبەر بە هەرێم دەکرێت کە گوایە حکوومەتی هەرێم لەسەر حسابی باقی مەناتقی عێراقی داهاتی بۆ دێت. ئەمە بە هیچ شێوەیەک وانە. جارێ هیچ نەسێک نییە یان هیچ بنەمایەکی زانستی نییە کە ڕێژەی هەرێمی کوردستان 12% یان 17% پێشتر لەسەر 17% پێکات بووین بەڵام لەسەر چ بنەمایەک دەیان بەزاندووە ئەمە هیچ بنەمایەکی زانستی نیە لەبەرەوە باشترین شتەوەیە بۆ ئەوەی هەر یەکێک بە شایستە دەرەکانی خۆی بگا ئەحسایەک هەبێ بزانێن هەرێمی کوردستان دانیشتوانی هەرێمی کوردستان بە هەموو پێکاتەکانیشەوە بە کورد و تورکمان و عەرەب و مەسیحی و بە هەموویانەوە بزانین چەندە ئەوەی لە بەرپرسیارەتی ئیداری هەرێمی کوردستاندا هەیە. بەم شێوە ئەگەر سەیریکەین بزانین چەندی بەر هەرێمی کوردستان دەکەوێت لە کۆی گشتی داهاتی عێراقی ئەو وەختە پێم وایە ئەو کێشەیە بەم شێوەیە نامێنێت. بەڵام پرسیارەکە لەمەدایە گرێمان ئەم داهاتە کە بۆ هەرێمی کوردستان هاتووە ئەگەر هەرێمی کوردستان بە بەشێک لە عێراق حساب دەکرێت کە ئێمە کیانێکی فدرالین لە حکوومەتێکی فدرالیدا بە ناوی عێراق بۆچی ینی داهاتەکانی کە بۆ هەرێم تەخسیس دەکرێن خەڵکێک تەسەوری وای هەبێ یان ئەم حساسیەتە هەبێ کە ئەمە لەسەر حسابی خەڵکی ترە خۆ ئێمەش هاو نیشتیمانین و بۆیش ئەبێ ئەم یەکسانیە بەرچاو بێت و ڕەچاو بکرێ. بەڵام پرسیارەکە ئەمەیە ئەی ئەو باقی داهاتەی کە لە دەستی حکوومەتی فدرالیدا دەمایەوە بەمە چی کراوە بۆ باقی مەناتقی عێراقی ئەگەر بەراوردێک لەسەر وەزی هەرێمی کوردستان لە ڕووی ژێرخانی ئابووری و پێشکەوتنی ئابووری لە کوردستان بکەین لەگەڵ باقی مەناتقی عێراقی دەبینین کە جیاوازێکی یەکجار زۆر هەیە. ئەمە لەبەر ئەوە نییە کە هەرێمی کوردستان بەشێکی زیاتر لە شایستە دەرەکانی خۆی بەرکەوتووە بەعکسەوە سەرەڕای کەم و کورتیەکانیش بەڵام پێم وایە ئیدارەیەکی باشتر لە هەرێمی کوردستان هەبووە کە توانیویەتی بەم ئاستە هەرێمی کوردستان پێش بخات. ئەگەر سەیری باقی مەناتقی عێراقی بکەین بەو 95% داهاتی عێراقی کە بە دەستی حکوومەتی فدرالیدا بووە چی کراوە
نمونەیەکم بۆ بێنە بۆ ئەوەی کوردستان چاوی لێ بکە بڵێ چاو لەم شارە دەکەم یانی چاو لە پێشکەوتنی ئەم ناوچەیان ئەم پارێزگا دەکەم بۆ ئەوەی ئێمەش بۆمان ڕوون بێتەوە کە باقی داهاتەکان بە شێوەیەکی باشتر ئیدارەیەکی باشتر لە باقی مەناتەکە عێراقی سەرف کراوە. ئەمە تەنیا بۆ شاردنەوەی ئەو فەشەلە ئیداریەیە کە بەرپرسان لە ماوەی ڕابردوودا نەیانتوانیوە ئەرکەکانی خۆیان لە شارەکانی تری عێراقی بەجێبێنن و کوردیش ئاسانە کە ئۆباڵی هەموو گرفتەکان بخرێتە سەر هەرێمی کوردستان و پێم وایە ئەمە ناحەقیەکی زۆرە کە دەڵێن هەرێمی کوردستان لەسەر حسابی خەڵکی تر خۆی دەوڵەمەند کردووە یان پێشخستووە. سەبارەت بە نەفەقاتی سیادی لە دەستوردا هاتووە کە پێویستە تەختیەی ئەو بەشانەی کە لە نەفەقاتی سیادی هی هەرێمە وەکو پارەی شەهیدان کە لە حکوومەتی فدرالی لە نەفەقاتی سیادی دەدرێ، هێزە چەکدارەکان لە نەفەقاتی سیادی دەدرێ، کارەساتەکان لە نەفەقاتی سیادی دەدرێ، مەسەلەی خانەنشینەکان لە نەفەقاتی سیادی دەدرێ. هیچ یەکێک لەم شتانە لە نەفەقاتی سیادی بۆ هەرێم تەخسیس نەکراوە، کەواتە ئەو بڕابوجەی کە بۆ هەرێم دەنێردرێ پێویستە هەرێم پارەی پێشمەرگەش بدە، پارەی شەهیدانیش بدە، پارەی ئەو هەموو نەفەقاتی تر کە حکوومەتی عێراق لەسەر سیادی حسابی کردووە هەرێمی کوردستان ئەبێ لەسەر نەفەقاتی فعلی خۆی ئەو پارەیە دابین بکە. ئەمە بەشێکی. بەشەکەی تر لە دەستوردا هاتووە کە دەبواە قەرەبۆی کوردستان بکرێتەوە دوای ئەو هەموو نەهامەت و غەدرەی کە لە ساڵانی ڕابردوو دەرحەق بە خەڵکی کوردستان کرا، وەکو کیمیاباران بوو، وەکو ئەنفال بوو، وەکو وێرانکردنی 4500 دێ و گوندی هەرێمی کوردستان بوو کە هیچ یەکێک لەمانە حکوومەتی عێراق بەداخەوە ئەم ئیلتیزامانەی جێبەجێ نەکرد. نا قەرزەکانی داینەوە، نا بابەتی قەرەبۆکردنەوەی خەڵکەکەیان گرتە ئەستۆ. سەرەڕای ئەمە حتا لە کاتی شەڕی داعشیش بۆ نمونە ئێمە لە وەزێکدا تقریبان حدودی 2 ملیۆن ئاوارە و پەنابەری عێراقی و سووری لە هەرێمی کوردستان نیشتەجێ بوون کە دەبووە لە نەفەقاتی سیادی عێراقی هاوکاری ئەم ئاوارە و پەنابەرانە بکرابایە کە زۆر بەشیان لە بەشەکانی تری عێراق هاتبوونە هەرێم چونکە هەستیان بە ئاسوودەیی و ئەمنیەت و ئاسایشێکی زیاتریان دەکرد. حکوومەتی عێراق تەحملی ئەمەشیان نەکرد کە بە هیچ شێوەیەک هاوکاری هەرێم بکەن لە ئیدارەدانی کەمپی ئاوارەکان و پەنابەرەکانیش لە عێراقدا. لە کاتی شەڕیشدا لە هەرێمی کوردستان لە کاتی شەڕیشدا لە شەڕی داعش کە کولفەی شەڕەکە خۆی یەکجار زۆر بوو و ئێمە وەکو پێشمەرگە یەکەم هێز بووین کە ئەفسانەی داعشیان تەکشکان و داعش کە بەرەو دەواازەکانی بەغدا دەڕۆیشت پێشمەرگە بۆ بە هۆکار کە داعش تووشی شکستێکی سەربازی ببێت و تا مەجال بە حکوومەتی عێراق بداتەوە خۆی ڕێبخاتەوە و اینجا ئەوانیش دەست بە شەڕی داعش بکەن. حتا لە دابینکردنی کولفەی شەڕیش نەک یارمەتی هەرێمیان نەدا بەڵکو هەموو داهات و بودجەی هەرێم کە پێویست بوو بۆ هەرێم دابین بکرێ هەموو ئەو بودجەشیان بڕی کەواتە هەرێم بەبێ بودجە لە حاڵەتی شەڕدا بەخێوکردنی نزیک 2 ملیۆن ئاوارە و پەنابەر اینجاش بەو داهاتەیە کە هەرێم خۆی دابینی دەکرد توانی ئیدارەی خۆی بکە. کەواتە بۆ ئەو بەڕێزانەی کە پێیان وایە هەرێمی کوردستان زیاتر لە مافی خۆی لە حکوومەتی فدرالی عێراق وەرگرتووە بە هیچ شێوەیەک ئەمە ڕاست نییە و خەڵکی کوردستان هەست بەوە دەکەن کە غەدرێکی یەکجار زۆریان لێکراوە نەک تەنیا لە ڕووی مالیەوە بەڵکو لە ڕووی معنەویشەوە لە ڕووی سیاسیشەوە و ئەم جۆرە تۆمەتانەیە کە دەرحەق بە هەرێمی کوردستان دەکرێت بە حەقیقەت جێداخە و من پێم خۆشە خەڵکی خۆشەویستی عێراق ئەوە بزانن کە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ماف و شایستەدارەکانی خۆی لە حکوومەتی عێراق وەرنەگرت. لە ڕووی سەربازیشەوە لە کاتی شەڕ بە هیچ شێوەیەک حکوومەتی عێراق نەک تەنیا یارمەتی پێشمەرگیان نەدا بەڵکو ڕێگریان کرد لەو هاوکاریە سەربازیانەی کە لەلایەن هاوپەیمانانەوە بۆ هەرێمی کوردستان دەهات ڕێگریان کرد لە جۆری دابینکردنی جۆری هاوکاریش بۆ پێشمەرگە کە نەیان دەهێشت وەکو پێویست ئەم هاوکاریانەش بە خەڵکی کوردستان بکات. سەرەڕای ئەمە هەمووی
ئێمە بە هیچ شێوەیەک منەت ناکەین لەوەی کە کردومانە بەرامبەر بە خوشک و برا بە ڕێزەکانمان لە ناوچەکانی تری عێراقی کە ڕویان کردە هەرێمی کوردستان و لێرەش من دەمەوێت ئەوە بیر هەموو خوشک و برا بە ڕێزەکانم لە عێراق بێنمەوە کە جەناوی بارزانی نەمر و ئێستاش جەناوی سەرۆک هەمیشە ئەم ئامۆژگاریەی کردووە کە کێشەی کورد لەگەڵ نەتەوەی عەرەب نییە کێشە لەگەڵ دەستهەڵاتدارەکانە ئەوانەی کە بەناحەق مافی خەڵکی کوردستان دەخۆن ئەگینا ئێمە بەبێ ئەوەی هیچ منەتێ بکەین دەواازەی کوردستان بە هەموو خوشک و برا بە ڕێزەکانمان کراوەیە و ئەوانەی کە میوانیشن لە هەرێمی کوردستان پێم وایە گەواهی ئەوە دەدەن و شاهدی ئەوەن کە هەرێمی کوردستان بە پەناگەیەکی ئارام بۆ خۆیان دەزانن. شكرا دولة الرئيس. سؤالي يعني راح يتمحور في أسئلة لەبارەی هەناردەکردنی نەوت و پشتی هەرێم لە داهاتەکەی دەمەوێت بڵێم عادل عەبدولمەهدی ئەو کاتەی وەزیری نەوت بوو لە کابینەی حکوومەتی حەیدەر عەبادی ڕێکاری پێویستی گرتەبەر بۆ چارەسەرکردنی کێشەی نەوتی نێوان هەولێر و بەغدا و یەکەم وەزیر بوو ڕێگایدا هەرێمی کوردستان نەوتی کەرکووک هەناردە بکات و پشتی خۆی وەربگرێت. کارەکان هەر بەو جۆرە بە ئاسایی تێدەپەڕین. دواتر دەمەوێت بپرسم چی ڕوویدا؟ ئایا گرفتەکە لە هەرێمەوە بوو یان لە بەغداوە بوو؟ ئایا لێکەوتەی ڕیفراندۆم بوو؟ يعني أن الخلل يكمن في تداعيات الاستفتاء مثلا. دواتر ئێوە چۆن وەڵامی ئەو تۆمەتانە دەدەنەوە کە دەخرێتە پاڵهەرێم گوانەوتی لە دەرەوەی سۆمۆ و لە ڕێگەی دەواازەکانی دیکەوە هەناردە کردووە. خارج نطاق سومو أو من منافذ أخرى. شكرا. جارێ هەرێمی کوردستان بابزانین کەی دەستی بە هەناردەکردنی نەوت کرد دوای ئەوەی کە حکوومەتی عێراق میزانیەی لە هەرێم بڕی ئەو کاتە حکوومەتی هەرێم بە ڕێژەیەکی زۆر کەمتر دەستی بە دەرهێنانی نەوت کرد بۆ هەناردەکردن بۆ ئەوەی بتوانێت داهاتێک بێتە دەست بۆ ئیدارەدانی هەرێمی کوردستان چکە بەداخەوە حکوومەتی فدرالی لە بەغدا ئیلتیزاماتی دەستوری خۆی بە هەناردەکردنی موچە و بودجەی پێویست بۆ هەرێم جێبەجێ نەکرد. لەو کاتەوە هەندێک گۆڕانکاری بەسەردەها دوای ئەوەی کە داعش هێڕشیان کردە سەر عێراق و زۆر لە شوێنەکانیان داگیر کرد مووسڵیان داگیر کرد کریتیان داگیر کرد و بەرەو کەرکووکیش دەڕۆیشتن. ئەگەر پێشمەرگە نەبووایە ئەو سەرچاوە نەفتیانەی کە لە کەرکووک و دەوروبەری کەرکووکیشان دەکەوتنە دەست داعش بەدەست عێراق نەدەمان و بەدەست چونکە عێراق نەما بوو ینی جێیشی فدرالی لە ئەو سنوورانە بە هیچ شێوەیەک وجودی نەما بوو. پێشمەرگە نەک تەنیا کەرکووک و ئەو شوێنە جێناکۆکیەکانیان پاراست کەلگە نەوتەکانیشیان پاراست و لەمە توانیان کە ئەو بڕەنەفتەی کە لە بەردەست بوو هەناردەی دەرەوەی بکەن. ئەمە بۆ ئەوەی وازح بێت چونکە زۆر جارباسیەوە دەکەن کە ئەنەما هەرێمی کوردستان نەوتی کەرکۆکی فرۆشتووە و ئەمە مافی خوانیان ئەمە بە سەراحەت بڵێم هەرێمی کوردستان نەبووایە داعش ئەم نەفتەی دەبرد و زۆر بەهێزتر دەبوو چونکە بەدەست حکوومەتی عێراق نەدەمایەوە. پێشمەرگە ئەمەی پاراست و هەرێمی کوردستان ئامادەشە ئەو بەشەی کە لەو نەفتە فرۆشراوە بە شێوەی مەقاسە لەگەڵ ئەوەی کە داهاتی حکوومەتی عێراقیان واجبات و التیزاماتی حکوومەتی عێراق بەرامبەر بە هەرێم چەندە هەرێم بەرامبەر بەوان چەندە ئەمە بەراورد بکرێ و بزانین کامەی قەرزاری کامەیە. ئەمە بۆ ئەوەی وازح بێ. لە لایەکی ترەوە ئەگەر سەیری کۆی بەرهەمهێنانی نەوتی عێراقی بکەین عێراق حدودی 5 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت بە هەرێمی کوردستانیشەوە کە 450,000 بەرمیل بوو ئێستا کەمتر بوواتەوە چونکە ئێمە هەوڵمانداوە بەشداری بکەین لە کەمکردنەوەی نەوت بۆ ئەوەی لەگەڵ کۆتای عێراق لە ئۆپێک بگونجێت. بەڵام ئەگەر سەیری ئەمە بکەین با بزانین لە 5 ملیۆن ئەگەر 450,000 بەرمیل بەر هەرێمی کوردستان کەوتووە بە شێوەیەکی ڕێژەی ئەمە دەکا بە چەند ئەکا کەمتر بە 10%. کەواتە حکوومەتی عێراق کە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکات دەڵێ بودجەی عێراق بۆ هەرێمی کوردستان ئەبێ 12.6% بێت دوای داشکاندنی دوای بەزهاندنی لە 17% هێناو یانە 12.6%. بۆ لەوێ حوسەی هەرێم 12.6% بەڵام لە فرۆشتنی نەوتەکە ئەبێ کەمتر لە ئەوە بەرهەرێم بکەوێ. کەواتە ئێمە زۆر کەمتر لە حسەی خۆشمان نەوتمان بەرهەمهێناوە کەمتر لە حسەی خۆمان نەوتمان بەرهەمهێناوە لەو 1 ملیۆن بەرمیلەی کە دەبوایە
بۆ ئیستێلاکی محلی بەکار بێ ئەوایە 17 یان بڵێن 12.6 ئەگەر ئەمە حساب بکەین ئەبووە بەرهەرێمکەوێ لەمە چەندی بەرهەرێم دەکەوت لە 1 ملیۆن ئەبوایە 120,000 بەرمیل بۆ ئیستێلاکی محلی هەرێمی کوردستان تەخسیس کراوە کە نەکراوە. هەرێمی کوردستان بە هەموو ئینتاجیەوە بەوەی کە هەناردەی دەکا و بەوەی کە ئەوەی کە لێ دەمێنێتەوە حدودی 20,000 بەرمیل تەنیا بۆ ئیستێلاکی محلی بەکاردێ کە بەداخەوە بەشی دابینکردنی کارەبا و هەموو پێداویستیەکانی خەڵکی هەرێمی کوردستان ناکە. ئەمە بە حقیقت حسابەکان کە لێک دەدرێنەوە ئەو کاتە بە دیار دەکەوێت کە حکوومەت یاریمی کوردستان خەڵکی یاریمی کوردستان حتا لەوەشدا مەغدور بوون، یعنی ئەو ئەرقامانەیە کە بە خەڵک دەگوترێ ڕاست نین. واقعەکە ئەمەیە کە هەرێمی کوردستان کەمتر لە بەشی خۆی نەفتی بەرهەم هێناوە، کەمتر لە بەشی خۆی بۆ ئیستێلاکی محلی بەکاری هێناوە و کەمتر لە حەقی خۆشی دەست کەوتووە. کەواتە بۆ ئەوەی لە زمانی کە عادل عەبدولمەهدی ئەمە دەستی پێ نەکردو، ئەمە پێش ئەوە بووە لە ساڵی 2014ەوە دەستی پێکراوە تاکو بە مروری زەمان گۆڕانکاری بەسەرداهاتووە مەسەلەی داعش کە هاتووە دوای ئەوەش بەداخەوە لە دواساتەکانی حکوومەتی بەڕێز عادل عەبدولمەهدی حتا موچەکانیشی بڕی. لێرەدا پرسیار ئەمەیە ئایا ئەگەر خلاف لەسەر هەندێک بابەت هەبێت موچەی هەرێم ئەبێ موچەی فەرمانبەرانی هەرێم کە وەکو هەموو فەرمانبەرێکی تری عێراقی مافی خۆیەتی موچەکەی بەردەوام بدرێ. بۆچی ئەمە وەکو کارتێکی فشار بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردێ؟ ئەگەر خلافی سیاسی لەسەر بابەتەکانی تریشە بێ خۆ کێشەی ئێمە تەنیا کێشەی داهات و نەفت نییە. کێشەی کوردستان کێشەیەکی مێژووی و درێژخایەنە. ئێمە کێشەی جێنەکۆکیەکانمان هەیە، بابەتی کەرکووکمان هەیە، بابەتی پێشمەرگەمان هەیە، بابەتی جێبەجێکردنی دەستورمان هەیە. زۆر لەو شتانە هێشتا جێبەجێ نەکراون. تەرکیزکردن تەنیا لەسەر بابەتی نەفت و بودجە و ئەمە پێم وایە لادانە لە التزاماتی حکوومەتی فیدرالی بۆ جێبەجێکردنی بابەتەکانی تر. سەبارەت بە بابەتی نەفت یاسای نەوت تاکو ئێستا حکوومەتی عێراق نەیتوانیوە یاسای نەوت تێپەڕێنێت لە پەرلەمان. پێشتر گفتوگوی زۆری لەسەر کرا و هەرێمی کوردستان ئامادەی خۆی دەربڕی بۆ ئەوەی بەیەکەوە یاسایەک بۆ نەفت و غاز لە عێراقدا تێپەڕێن لە پەرلەمان. بەداخەوە حکوومەتی عێراق ئیستیجابەی نەبوو و مەماتەڵی کرد لەوەی کە ئەم یاسا تێپەڕێت. کەواتە ئێستا دوو یاسا هەیە کە حکوومەتی عێراق تاکو ئێستا ئیستینادی لەسەر دەکا، هی ڕژێمی پێشووتری بەعس. هەموو بڕیارەکان و یاساکانی ڕژێمی پێشووتری لەغو کردەوە تەنیا بابەتی تعریب لە منتقەی کوردستان هێشتا بەو یاسای پێشووتر ئەمە لەغو نەکراوەتەوە و بەردەوامە لە هێزار لە زۆر شوێن و مەسەلەی نەوتیش کە ئەو کاتە بۆ سیاسەتی حکوومەتێکی مەرکەزی دانرابوو نەک بۆ حکوومەتێکی فیدرالی. دوای 2005 دەستوری عێراق دەستوری حکوومەتێکی فیدرالیە و دەبواە ئەم یاسایانە بگونجێن لەگەڵ پێکاتەیەکی فیدرالی لە عێراقدا کە تاکو ئێستا حکوومەتی عێراق کەم تەرخەم بووە لە دابینکردنی ئەم یاسایانە کە بگونجێ لەگەڵ زروفی ئێستا. سەبارەت بە سۆمۆش مؤسسەیەکە کە پێشتر لە ڕژیمی پێشووتر دامەزراوە و ئەمەش ڕنگدانەوەی فدرالیەتی پێوە دیار نییە. ئێمە پێشنیارمان کردووە کە ئەگەر سۆمۆ بیاوێ ببێ بە کۆمپانیەیەکی بڵێم حەمەلانە و هەموو عێراق بڕوای پێبێ، ئێمە داوامان کردووە کە هەرێمی کوردستان بەشدار بێت لە ئیدارەدانی سۆمۆ بۆ ئەوەی چەند ئەوان متەڵەعن لەسەر داهاتەکانی هەرێمی کوردستان و ئینتاجی نەوتی مافی خەڵکی هەرێمی کوردستانیشە ئاگادار بن لەوەی کە لە باقی مەناتەکە عێراقی بە چ شێوەیەک نەفت ئینتاج دەکرێت و تەصدیر دەکرێت. نتحدث عن تدخل التركي بردومانی تورکیا بەردەوامە. ململانی تورکی ماوەی 35 ساڵە لەسەر خاکی عێراق بەردەوامە. تێبینی دەکرێت 1000 تا 1500 گوندی ناوچە سنووریەکان لە ماوەی 25 ساڵی ڕابردوو چۆڵ کراون. شەهید و بریندار هەن و دواترینیان پاسەوانانی سنوور بوون لە ناوچەی سیدەکان. هەولێر هیچ چارەسەرێکی دۆزیوەتەوە، هیچ هەوڵێکتان داوە لەگەڵ بەغدا و لە ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ دەربازبوون لەو ڕەوشە. هەولێر لەگەڵ بەغدا و ئەنقەرە هیچ هەوڵێکی خستۆتە گەڕ بۆ دۆزینەوەی چارەسەر. تخرجوا من هذه الأزمة.
ئەوەی دەگوزارێ جێگەی داخە بە حقیقات نەکتەنیا لە سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا بەڵکو لە هەموو بەشەکانی تری عێراقیش کە تەداخلات و دەستێوەردانی دەرەکی لە عێراق بەردەوامە و پێشێلکردنی سیادەی عێراقی لە هەموو لایەکەوە بەردەوامە. ئەمە جێی داخە و هیوادارین زوو کۆتایی پێبێ. کێشەی کە جەنابەت ئاماژەت پێدا مەسەلەی تورکیا هۆکاری هاتنی تورکیا بۆ ئەم سنوورانە پەکەکەیە. هەر بۆ معلوماتی جەناویشت ئەم سنوورانە ئەو شوێنانە بن کە پێشتر باسم کرد 4500 گوند تێیدا وێران بوون و خاپور کرا. دوای ساڵی نەوەتویە کە گەڕاینەوە و بە تایبەتی دوای 2003 کە مەجالێکی زیاتر بوو هەرێم ڕەخسا هەوڵی ئاوادانکردنەوەی زۆربەی ئەو ناوچانەماندا کە بەداخەوە لەبەر هۆکاری شەڕ و پێکدادان زۆر لەو شوێنانە نەمانتوانیەوە دەستمان پێ بگات چونکە تەواجودی پەکەکە و شەڕی بینی پەکەکە و تورکیا وای کرد کە ئەم سنوورانە بە خەڵکێکی سڤیل نێن و نەتوانن بگەڕێنەوە. ئێستا شێمە داوا دەکەین لە هەموو وڵاتە دراوسەکانمان کە ئەو کێشانەی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی خۆیانیان هەیە لە سنوورەکانی ئێمە ببەنە دەرەوە کەواتە با لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی عێراق تەسویەی حساباتی ئەم وڵاتانە لەگەڵ ئۆپۆزیسیاکان نەکرێ و لە لایەکی تریشەوە ئێمە هۆکاری هاتنی ئەمە بە حقیقەت بە بوونی پەکەکە لەم شوێنانە دەزانینی هیوادارین کە پەکەکە ڕێز لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بگرێت. خوێنێکی زۆری بۆ ڕژاوە، ساڵانێکی زۆر خەباتی بۆ کراوە تاکو ئەم شوێنە ئازاد کراوە. ڕێزگرتن لە دەستهڵاتە ئیداری و یاسایەکانی هەرێمی کوردستان مەرجە بۆ هەموو ئەو لایەنەی کە بیانەوێ وەکو میوان لە هەرێمی کوردستان بەشدار بن. بەڵام بە حقیقات هەرێمی کوردستان هیچ بەشێکی تری عێراق پێویستە بەکارنێت بۆ ئازاردانی وڵاتانی دراوسێ چونکە ئێمە داوای ئەوە دەکەین کە پەیوەندی ئاسایی لەسەر بنەمای ڕێزگرتنی دوولایەنە عێراق لەگەڵ هەموو دراوسەکانی خۆی پەیڕەو بکات. مصادر صحفية تحدثت عن سەرچاوە میدیاییەکان باز لەوە دەکەن سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ لە میانی پێشوازیکردنی لە مستەفا کازمی جەختی کردوتەوە کە پێویستە دۆسی هەڵپەسێردراوەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێن. الأمريكية موجودة على ئایا بەڕاستی ئەمریکا لەسەر هێڵە و ڕۆڵی چییە و پێشبینیتان بۆ داهاتووی ئەو دۆسی هەڵپەسێردراوانی هەولێر و بەغدا چییە؟ بين أربيل وبغداد. پێش هەموو شتێک چارەسەرکردنی کێشەی بینی بەغدا و هەرێم ئەمە پێویستە لە بینی دەستەڵاتەکانی حکوومەتی فدرالی لە بەغدا و دەستەڵاتەکانی حکوومەتی هەرێم بکرێت. بەڵام ئێمە پێشوازیمان لە هەموو هاوکاریە کردووە لە هەموو وڵاتانی دۆست و هاوپەیمان لەگەڵ عێراق کە بتوانن یارمەتی دەربن بۆ پێشخستن و ئاسانکاریکردن لە گەیشتن بە اتفاقێک لە بینی ئەم دوولایەنانە. ئەم جارە کە بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز مستەفا کازمی کە سەردانی ئەمریکای کرد پێش ماوەیەک ئێمە ئامادەکاریمان کرد بوو کە لە شاندی عێراقیدا شاندی هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی فەرمی بەشدار بێت و بەڕێزیان موافق بوو. هەروەها ئەمریکاش لەسەر ئەوە هاوڕابوون کە شاندی هەرێمی کوردستان گرنگە بەشداریەکی کارەی هەبێ لەگەڵ شاندی عێراقی بۆ گفتوگۆی استراتیجی لە واشنگتن. شاندی ئێمە بەشداریان کرد لە ئاسێکی زۆر باش و بەرز کە لەگەڵ شاندی عێراقی چوونەتە ئەوێ لەوێ چەندین دیدار و گفتوگویان کرد لەگەڵ سەرۆکی ئەمریکا بەڕێز ترامپ لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا بەڕێز مایک پۆمپێۆ و زۆر بەرپرسانی تری ئەمریکاش. ئێمە بە شێوەیەکی گشتی خوازیاری ئەوەین کە عێراق بتوانێت سوود لە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هاوپەیمانان و ئەو وڵاتانە وەربگرێت بۆ ئەوەی بتوانێت ئارامی و ئاسایش و استقرار بۆ عێراق بگەڕێنێتەوە و دەست بە استقرارێکی سیاسی و ئابووریش بکرێ بۆ بژانەوەی ئابووری عێراق هەرێمی کوردستانی شتێدا بێگومان سوودمەند دەبێت. لەوانەیە هەرێمی کوردستان زەمینەی لەبارتر بێت بۆ ئەوەی لە ڕووی ئابووریەوە کاریگەریشی هەبێت بۆ ئاوادانکردنی باقی مەناتقی عێراقی. لەسەر ئەو بنەمایەش حکوومەتی ئەمریکا پشتیوانی ئەوەی کردووە ڕاستە و پێیان خۆش بووە کە ئەم گفتوگانە لە بینی
حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ بەڕێز مستەفە کازمی و کابینەکەیدا بەردەوامن و هیوادارین ئێمە لە کاتێکی زوودا بگەین بە ئەنجامێک پێم وایە ئەمە سوودی بۆ هەموو لایەک دەبێت. بۆ نمونە لە بەرهەمهێنانی وزە هەرێمی کوردستان پێم وایە هەنگاوی زۆر باشی هەوێشتووە. ئێستا تااقەتی بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان 6500 تاکو 7000 مگاواتە. بەڵام ئێمە تەنیا دەتوانین 3500 بەکار بخەین چونکە ئەو وەقود نییە، ینی سوتەمەنی نییە بۆ بەکارخستنی ئەو پاڵاوگانە کە کارەبا بەرهەم دێنن. ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراق هی بەغدا بتوانین ئەم بەیەکەوە ئیسیفادە لەم توانانەی هەرێم بکەین، سوتەمەنی لە حکوومەتی عێراق دابین بکرێ بۆ ئەم بڵێم پاوەر ستیشنانەی کە کارەبا بەرهەم دێنن لە هەرێمی کوردستان دەتوانین ینی نەک تەنیا 24 ساعت کارەبا لە هەرێمی کوردستان دابین بکەین کە ئێستا ئێمەتوانیمانە 21 ساعت دابینی بکەین، بەڵکو دەتوانین بۆ زۆر لە شار و شارشکەکانی تری عێراقیش کارەبا بنێرین وەکو کەرکوک، وەکو مووسڵ، وەکو تکرید کە ئەمە دەبێتە دەستکەوتێکیش بۆ حکوومەتی فدرالی لە بەغدا. اینجا هیوادارین ئەم جۆرە تەنسیق و هاوکاریانە چ لە ڕووی ئابوووریەوە بە سیاسی بی ئەمنی بێ ئێمە بتوانین هەنگاوی جددی و عملی بەهاوێژین بۆ ئەوەی هەموو لایەک تێدا سوودمەند بن. بەڕێز سەرۆک وەزیران لە دەستپێکی وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی حکوومەت و پێگەنانی کابینەکەتاندا دروشمی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیتان بەرز کردەوە. بەڵێنتان بەگەلدا کە گەندەڵی دارایی ئیداری بنبڕ بکەن. ئەو پرۆسێ بەکوێ گەیشت و ئایا ڕوبەڕووی ئەو تەحەدانی لە ناوخۆی حکوومەت یان لە ناو ڕیزی لانە کوردستانیەکان بوونەتەوە لە هەمبەر جێبەجێکردنی ئەو بەڵێنانی بەگەلتاندا بوو؟ ڕاستە ئێمە لە پێشکەشکردنی بەرنامەی کاری حکوومەت بۆ پەرلەمان جەختمان لەوە کردوتەوە کە چاکسازی بنەمای کاری حکوومەت دەبێت و دەستمان پێکرد هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەکەی خۆمان دەستمان بە چاکسازی کرد. بەڵام ئەمە پێویستە ڕوونە و ئاشکرێەوە بگوترێت کە چاکسازی پرۆسەیەک نییە لە ماوەیەکی کووردە تەواو ببێت و پرۆسەیەکی بەردەوامە. هەرچی بکەیت پێویستی بە چاکسازی زیاتر و تعدیلاتە. لەبەرەوە ئێمە لە سەرەتاوە کە دەستمان بە چاکسازی کرد هەنگاوی باشمان هەوێشت. ئەو شتانێک کە دەمانتوانی بە زوویی بیکەین بۆ نمونە نەهێشتنی گەندەڵی، ڕێگریکردن لە بەکارهێنانی دەستهەڵات لەلایەن دەستهەڵاتدارانی حزبی بێ، ئیداری بێ، سەربازی بێ کە ئیستیفادە لە دەسەڵاتەکانی خۆیان نەکەن، نەهێشتنی بەرتیل و ڕەشوە و زیادکردنی دەوام، خزمەتگوزاری زیاتر، خێراکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان، گەڕانەوەی ملک و ماڵی گشتی کە دەستدرێژی کرابووە سەر ئەمانە بۆ حکوومەت بگەڕێنینەوە لە زۆر ڕووی تریشەوە. بۆ نمونە لە وەکو باسم کرد مەسەلەی وزە بابەتی کارەبا ئێمە توانیمان بە هەندێک گۆڕانکاری خێرا و ئەو چاکسازیانەی کە لە کەرتەکەدا کرا ئێمە توانیمان کە ڕێژەی بەرهەمهێنانی کارەبا زیاد بکەین. ئێمە جەختمان لەسەرەوە کردوتەوە کە داهاتەکانی هەرێمی کوردستان تەنیا یەک جۆر نەبن بەڵکو فرە جۆر بن و ئەمەش هەمە جۆر بن کە مەسلەی کشت و کاڵە سەروەتێکی زۆر گەورەی هەرێمی کوردستان و عێراق بتوانین گرنگی پێ بدەین بۆ بەرهەمهێنانی زیاتر و پشتیوانیکردن لە جوتیاران بەوەی کە هاوردەکردنی ئەو مەوادانەی لە ناو خۆ دەتوانین بەرهەمیان بینین لە دەرەوە ڕێگریان لێ بکەینیان بە شێوەی زیادکردنی گومرک و تعریفە بە حساب حکوومەتی فدرالی عێراقیش ئەم سیاسەتەی پەیڕەو کردووە. ئێمە لێرە جێبەجێمان کردووە بۆ پشتیوانیکردنی بەرهەمی جوتیاران. هەروەها نەک تەنیا ئێمە بتوانین خودکەفا بین یا تەنیا بۆ هەرێمی کوردستان بەکاری بێنین بەڵکو بتوانین بازار بۆ دەرەوەش بدۆزینەوە. کەواتە هەوڵی ئەوەمان داوە کە لە ڕووی ئابووریشەوە حکوومەتی هەرێمی کوردستانی هیوادارم عێراقیش تەنیا چاوی لەسەر هاوردەکردنی ماوادەکان نەبێ بەڵکو بتوانێ بە ئاستێکی ژێرخانی ئابووری وا بگات کە ئەوەیەک هەبێت ینی تعادلێک هەبێت لە مەسلەی هەناردەکردن و هاوردەکردن. ئێمە گرنگیمان بە بابەتی پیشەسازی داوە، گرنگیمان بە ژێرخانی ئابووری داوە، گرنگیمان بە استراتیژیەتی ژێرخانی هەرێمی کوردستان داوە لە دروستکردنی ڕێگە و بانەکانە، بابەتی گەیاندنە
لە مەسلەی پەروەەردە دیسان ئیشی زۆر کراوە لە کەرتی تەندروستی ئیشی باش کراوە چەندین سایلۆمان دروست کردووە بەنداوی ئاو کە سەرچەوەیەکی گرنگی ئەم نیشتیمانەن گرنگیمان پێداوە سێزدە بەنداوی بچووک و ناوەڕاست ئێستا لە حاڵاتی جێبەجێکردن و دروستکردنیانین و هەندێک بەنداوی گەورەش هەن کە پێویستی بە تەمویل و هاوکاری حکوومەتی فدرالی و لەوانەیە هاوکارانمان لە دەرەوەش هەبێت چکە پێویست بە تەمویلێکی زۆرترە زۆر لەو شتانە کە ئێمە دەستمان پێ کردووە بەشێکی ئەنجامی هەبووە لە لایەکی تریشەوە مەسلەی کەمکردنی خەرجیەکان ینی ئەوە نەبێشت بە فێڕۆ بڕوە ئەوەی کە خەرج دەکرێت فعلەن بۆ خزمەتی خەڵکەکە بێ ئێمە بە دیجیتالکردن و بە ئەلکترۆنیکردنی خەدەماتی هاوڵاتیانمان دەست پێ کرد کە بەشێک لەوە کەوتوتە کار و بەشەکەی تریش لە ئەم دوسێ مانگەی داهاتوو ئەکەوێتە کار ئەمانە هەمووی ئەو هەوڵانە بوون کە داومانە بۆ بابەتی چاکسازی بەڵام بیریشمان نەچێتەوە ئەمە تەنیا سێزدە مانگە ئەم کابینە دروست بووە و بەداخەوە هەر لە سەرەتای دەست بەکاربوونیشمان تووشی دوو قەیرانی زۆر گەورە بووین یەکێکیان قەیرانی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بوو کە پەکی زۆر شتی خست ئێمەی خاو کردەوە خەڵک نەیتوانی وەکو پێویست ئیش بکە حکوومەت نەیتوانی وەکو پێویست لە خزمەتی وڵاتیانداوێ و بابەتەکەی تر قەیرانی ئابوووریە هەم حکوومەتی عێراق بەداخەوە ئیلتیزاماتی خۆی جێبەجێ نەکرد سێ مانگ لە موچەکانی ئەم ساڵی بوو ئێمە نەناردووە و لەگەڵ ئەمەشە داهاتی ناوخۆ کەم بوویەوە قیمەتی نەفت دابەزی ئەمە هەموو وای کرد کە لە ڕووی ئابوووریەوە تووشی ئەم قەیرانە بین و نەتوانین لە ئاستی تموحی خۆمان خزمەتەکانی کە پێویست بوو جێبەجێ بکەین جێبەجێ بکەین بەڵام هیچ شتێکێک لەم شتانە ئێمەیان نەوەستاندووە دەستمان کردووە بە دروستکردنی پیشەسازی خوراک لە دهۆک وەکو شارۆچکەیەک لە شوێنەکانی تر دیسان دەست بە هەمان شت دەکەینەوە و زۆر پرۆژەی تری پیشەسازیمان دەست پێ کردووە بەشێکی زۆریش ماون کە بە تەمای لە کاتێکی زوودا ئینشاڵڵا جێبەجێ بکەین کەواتە ئێمە هەوڵێکی زۆرمان داوە بەڵام هەم کاتەکەمان کەمە هەم بەداخەوە ئەم قەیرانانێکە تووشی هەرێمی کوردستان و عێراق و هەموو ناوچەکە و جیهانیش بواتەوە تۆزێ دەستیان بەستوینێتەوە کە بتوانێت بەو خێرایی ئومێدمان هەبوو بەڕێوە بچین لە ڕووی وەبەرهێنانیشەوە ئێمە ئاسانکاریمان کردووە نەک تەنیا بۆ وەبەرهێنەری بیانی بەڵکو بۆ وەبەرهێنەری ناوخۆیش گرنگیمان بە کەرتی تایبەت داوە کە کەرتی تایبەت بتوانێت دەورێکی گرنگ لە پێشخستنی ژێرخانی ئابووری و ئابووری هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بدات هەروەها ئێمە پشتگیریمان لەو پرۆژانە کردووە کە خەڵک بتوانێت پێشکەشی بکە لە وەبەرهێنانی خۆمانێ 1000 پرۆژە زیاتر پێشکەش کراوە کە داوا دەکەین وەبەرهێنەران لە هەرێمی کوردستان لە هەموو شارەکانی تری عێراق لە وڵاتانی دەوروبەر لە وڵاتانی دەرەوە ئەگەر بتوانن بێن ئەم پرۆژانە جێبەجێ بکەن ئەمانە هەمووی ئەبەن بە هۆکارێک کە ئێمە بتوانین پەرە بە باری ئابووری بدەین هەروەها سیستمی PPP کە بەشداری کەرتی گشتی و کەرتی تایبەتە لەگەڵ حکوومەت ئێمە بتوانین لەم ئەم شتانەش جێبەجێ بکەین بەرنامە و ئەجندایەکی زۆرمان هەیە زۆریشی کەوتونەتە کار و هیوادارین بەو ئاسانکاریانەی کە بەردەوام دەیکەین بتوانین لەم قەیرانانە دەرباز بین و ئینشەڵڵا کاتێکی باشتر بۆ کوردستان و بۆ عێراقیش بێتە پێش ئینشەڵڵا مشاهدينا الكرام شكرا بینەرانی عزیز سپاس بۆ ئێوە و بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو دەرفەتە و وەڵامە ڕاشکاوانە سپاس بۆ ئێوەش شكرا لكم وشكرا للمشاهدين الكرام السلام عليكم ورحمة الله وبركاته